عزیزان بەردەوام بین لەگەڵتان لەم بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر ئێسکەنەرماکەی لە مناڵاندا. با بزانین ئێسکەنەرمە لە مناڵاندا بۆچی دروستە بێ، هۆکارەکەی چییە، کەمی ڤیتامین دی و شیری دایک و شیری قوتو ئەم بابەتانە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئێسکەنەرما، هەروە ئەو مناڵانەی کە پێگرتنیان دواکەوێ ئایا ئەمە هۆکارەکەی چیە، پەیوەندی بە ئێسکەنەرمەوە هەیە یاخودنا. کۆمەڵە پرسیاری زۆر وردی تر ئەمڕۆ وەڵام وەرەگین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاوادواژەیە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانن. دکتۆر گیان سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر بەخێر بێت سەرچاوان هاوکارێک و هاوڕێکی عزیزی ماڵی خۆیەتی زۆر بەخێر بێت دووبارە. دکتۆر گیان ئەمڕۆ باسی ئێسکەنەرماکەین، سەرەتا پێناسەیەکمان بۆ بکە بابزانین ئێسکەنەرمە چی و بۆچی لە مناڵانیشا دروستە بێت. ئێسکەنەرمە ناوەکەی خۆی بەخۆیەتی واتەم ئێسکەنەرمە واتە چڕی ئێسک کەم بۆتەوە بە هۆکاری کەمبوونەوەی ڤیتامین دی و کالسیۆم لە لەشە. تا پتەو نییە پتەو نییە، ئێسکەکی نەرم و بە جۆرێکە کە بە ئاسانترین شێوە ڕەنگە تووشی قەوز بوونەوە تووشی شکان بێ دەبەرتاوانی بڵێ شکڵێکی مەتاتی هەیە گەر بشکەوێت تەبیعیە هەڵەسێتەوە بە کەوتنێکی بەسیت هەندێک جار مناڵەکە شوێنێکی ئەشکێ شوێنێکی لە جێ شوێنێکی ئەشکێ یا درەنگ پێگرێت درەنگدانیشێ. واتە ئێسکەنەرمە چڕی ئێسک کەم بۆتەوە بە هۆکاری کەمبوونەوەی ڤیتامین دی و کالسیۆم. بۆچی ڤیتامین دی و کالسیۆم لە لەشاکەمە بێتەوە؟ هەنێ مناڵ بە تەبیعەت کەم خۆرن، ڕاستە واتە کەم سەرچاوی ڤیتامین دییان وەرگرتووە. ئەم دایکە شیری خۆی یاوەتێ، دایکەکە خۆی ڤیتامین دی کەمە، قەتری ڤیتامین دی نایاوەتێ، وای لێ کردووە کە وردە وردە لەگەڵ کاتە چڕی ئێسکی مناڵەکە کەم کات. هەندێک هۆکاری ترمانەیە، هۆکاری گرفت لە کۆندامی هەرسا و نەخۆشیانی تووشی ڕیخۆڵا بن، وا کات ئەو بڕە پێویستە ڤیتامین دی کە تۆ ئەشیەی بە مناڵەکە لە ڕیخۆڵەوە نەمەژێ. هەندێک هۆکاری تر نەخۆشیەکانی جگەر، نەخۆشیەکانی گورچیلێ و هەندێک جاریش نەخۆشی زگماکی و جەنەتیکمان هەیە کە ئەو حاڵەتە دروستەکە. واتە هۆکارەکان زۆرن، بەڵام هۆکارە هەرە سەرچەکە بڕی پێویست وەرنەگرتنی ڤیتامین دیە بەهۆی ئەوەی کە مناڵە یا کەم خۆرە یا سەرچاوی پێویستی شیری نییە. ئێستا ئەو مناڵانەی کە لە ڕۆژئاوان لەم حاڵەتەی ئێستەمانە ئەو خوشکبرانەمان کە مناڵی ساوان هەیە لەوێ سەرچاوی پێویستی خۆراکیان ڕەنگە لە بەردەستانە بێ، ڕەنگە شیری پێویستیان نەبێ، ڕەنگە دایکەکە بەهۆی کەم خۆری و خۆی ڤیتامین و شتی پێویست زۆر نەگرێ، ئەمانە بەرەو ئێسکەنەرماچن. باسی کرد لەوەش کەوتت منداڵ ئەگەر درەنگ پێیگرت وەکو نیشانەیەکی ئێسکەنەرمە سیر کرێت یان چۆن پێگرتنی مناڵ مەرحلە بە مەرحلەیە. بە نمونە بێ دانیشتنی لە کاتی خۆی بێ کە دوایینە سەری کەی دانیشتن دواکەوتەوەکی دانیشتنە دارەدارەیە ئەنجە پێگرتنە، واتە مەرجنێگا گۆڵکی تیا پێ، بەڵام دانیشتن و دارەدار و پێگرتن ئەم مەرحلانە بێ بە دوای یەکابێ. ئەو مناڵانەی کە ئێسکەنەرمەیان هەیە بەڵێ ڕەنگە پێگرتنیان درەنگ بکەوێ و لە هەمان کاتیشا کە پێئەگرن ڕەنگە زۆر بکەون و دوای ئەوە قاچیشیان قەوز بێ. ئەگەر ویستانینە سەر نیشانەکان زۆر گرنگە کە بزانین لە سەرەتایە بوون نەبووی دایک و باوکەکە بە زووترین کات بێنێ بۆ لای پزیشکێک. چ نیشانەیەکی سەرەتایی یەکەم دایک و باوکەی تر بە هەند وەریگرن مناڵەکان بێنن بۆ پزیشک بۆ وەرگرتنی چارەسەر؟ نیشانە سەرەتاییەکان چین؟ خۆی گرنگترین شت ئەوەیە کە مناڵ لە دوومانگەوە بەرەو ژوور بتوانێ مل بگرێ، واتە کە ئەو هەدایانی لە سەردەم بە ئاسانی مل بەرز کاتەوە تۆزە مل بجێڕێ کە دادنا لە سەردەم بەڵێ کە دووی تاو کرد بوو یەکسەر سەری ئیرایەوە بە ئەرزەکەیەوە نەیتوانین سەر هەڵبڕێ واتە ملی نەگرتووە. گرنگترین شت لە مناڵە ملگرتن و تون و تۆڵی مناڵەکەی. دواتر لە 4 مانگ کە داد نیشان ئەو کاتا بێ بتوانێت بە قنجی بوەستێت، واتە کە داد نیشانەوە لە باوەشی خۆتا ملی ڕێک بێت، ئەوە نەبێ ملی بکەوێتەوە. ڤیتامین دی چییە کات؟ قووەتی جسمی مناڵەکە کەمەکاتەوە. مناڵێکی شل دروستە بێ، ڕەنگە وەزنی زیاد بکە، بەڵام مناڵێک کە شلە خۆی ناگرێ من ناگرێ ناتوانێت دانیشە کە دانیشتنی ملی لەرە لەرەکە. لە هەمان کاتە ئەشێ ڤیتامین دی بێتەوەی کەمبوونەوەی گەشە، واتە گەشەی مناڵەکە وردەوردە کەمە بێتەوە. ئەگەر ئەم قۆناغە تەشەنە بکات و بەردەوام بێ و چارەسەر نەکرێ دەموچاوی مناڵەکە ناوچەوانی قۆقزە بێت، ئەوەی کە ئێمە پێڵین مەلاش و مەلاشوێکی پانیە بێت، ئەوەی کێکە لە نیشانە زۆر زۆر زەقەکە. ئەگەر هەر تەشەنەی کرد لە باڵین پەراسۆکانە لە قەفەزەی سنگە
هەندێک نقطە دەرەکەوێت واتە وەکو گرێک لەسەر پەراسۆکانی دەرەکەوێت و هەندێک جار چاڵیەک دەرەکەوێت کە ئێستا سوپاس بخوا ئەمانە کەم بوونەتەوە بە تایبەت لەم ناوچەی خۆمانە چکە دایک و باوک زۆر بە تەنگەوانەوەن حاڵەتی زۆر زۆر کەم هەیە کە بگاتە ئەم نیشانە زۆر زۆر زەقانە دەست و مەچەکی مناڵەکە تۆزێک پانتر ئەبێت پانیەکی تون و تۆڵ ناتەوان پانیەکی شل ئەنجە قاچی قەوسە بێتەوە بەڵام قاچ قەوس بوون مەبەستمان هی دوای 6 مانگە نەک مناڵەکە تازە لەدایک بوو یەک تۆز قاچی قەوسە بڵێن ئەمە ئێسکەنەرمێت تێمە حاڵەتی ئاساییە بەگشتی دانیشتنیان دواکەوێ پێگرتنیان دواکەوێ و ڕەنگە لە بڕبڕی پشتیشە تووشی قۆقزیەک بێ ئەگەر ئەم حاڵەتە هەر بەرەو تەشەنەکردن بڕۆ چارەسەری پێش جا دکتۆراوات کە پێشوی بێ بۆ بەرنامەکە دوێنێ شەو داینا و توتی سبێنێت لە کەناڵی کورسات لە پەیجی خۆیەوە بێگومان لەوێ بم باسی ئێسکەنەرمە و داندەرهاتن و پێگرتنی مناڵ و ئەمانەکەم پرسیار هاتووە پێم خۆش حەقێک بین بۆ پرسیار باشە لە فانی خۆتان دڵنیا مەسەر لە شاشەوە چاوەڕوانی وەڵامن خات و باخانەڵێ مناڵێک پێرێ ڕۆبن سندرۆمی هەبێت لاچە پێری ڕۆبن نیشانەی پێری ڕۆبنە نیشانێ باشە و هەستیاری بە پرۆتینی شیر هەبێت تەمەنی 2 ساڵ و 4 مانگ بێت کێشی 7 کیلۆ نیو بێت هیچ کێشێکی تری نییە لە خوێن و ڤیتامین و دڵ و ئەوانەیە هەمووی باشە بەس مەڵاشووی کراوە بێت تەواوە ئەمەلیات کرابێت و مەڵاشوی کەمی کێشی هەیە هەرچی ئەەکەم زیان ناکات زۆر دکتۆرم کردووە ئیسفادە لە هیچ ناکات ینی گەورە نابێت ئەمەش گەشەی خاوە پەیوەندی بەێسکەوە هەیە کۆنیشانەی پێرەڕۆبن بگومان کۆنیشانێکی دەگمەنە شتێکی زۆر باو نییە کە لە ناو خەڵکایە مناڵ زۆر زۆر ئەو حاڵەتەی هەبێت کۆنیشانەیەکی زگما چییە مناڵەکە بە شێوەیەکی زگماک چەناگەی زۆر لە دواوەیە و کورتە کەوا ئەکا قودانی قورس بێت بەڕێزیشتانە زانن هەر کەس نەتوانێت بە ئاسانی قودبان ناتوانێت باش بخوا واتە ئەم دایکە بەڕێزە باسەکات دڵی باشە مناڵەکەی مەڵاشوی کون بۆ هەموو ئەو گرفتانی بۆ چارەسەر کردووە بەڵام لەگەڵ تەمەنا لەگەڵ باشبوون و گەورەبوونی چەناگەیە کە چەناگەی بەرە و گەورەبوون بڕات ئەو کاتە قودانی ئاسانترە بێ هەندێک جاریش ڕەنگە پێویستکە کە نەشتەرگەریەکی بچووک بکرێ بۆی کە وردە ئەم چەناگەیە بەرە و کشان و گەورەکردن ببرێ بۆی کە ئەم خوددانە بەم شێوەیە نەمێنێتەوە یاددارا لەگەڵ لانەجان بۆ وەرە یاددارا لەگەڵ خات و ژوان حسێن هەردووکیان پێما بە کێشەی داندەرهاتنی مناڵەکانیان هەیە خاتوژان وسیدی مناڵ تاکو تەمەنی چەند ساڵی بێدانی بە تەواوەتی دەربێ ئاساییە ئەگەر تاکو 3 ساڵە زیاتر هۆکاری چییە تا 3 ساڵ زیاتر نێت بەڵام پرسیارێکی جوانتر لە خوارەوە هاتوو بۆی حەزەکەم هەردووکەم بە یەک بۆی وەڵامەکان تۆزە کورد کەینەوەڵە دوو مناڵی دوانم هەیە نازم چیم لێک لەو کۆمنتیان مناڵەکانم دوانن یەکێکیان پێی گرتووە دانی هاتووە بەڵام کچەکەم پێی نەگرتووە بەس دانی تازە سەری دەرکردووە ساڵێک و 3 مانگیشن واتەیەکیان دانی دەرهاتوە پێ نەگرتوەیەکیان پێی گرتو دانی بە پێچوانەوە ئەڵێ ساڵێک و 3 مانگن وەزنیشیان کیلۆ نیو بەزام کوڕەکەیان کچەکە نی چولە زیاترشتی کی وایە بۆ دوانە ئەوە حاڵەتێکی ئاساییە کە لەدایک بوون کیلۆ نیو بە کیلۆ بووە لە کاتی لەدایک ئەوە زۆر ڕوود بوون بێگومان سپاس بخوا کە ئێستا باشن لە مناڵی دوانە ئەشێکیان گەورەترێکیان بچووکتر بێ یەکیان پێگرتنێکیان دانیشتنی پێشکەوێ ئەمانە ئاساییە شتێکی زۆر گرنگ هەیە ئێمە وەکو پزیشکی مناڵان نەڵێن هەر مناڵێک لە ساڵ و 1 مانگە ددانی دەرنەهات واتە ئەم مناڵە ددان دەرهاتنی دواکەوتوە و گرفتێکیە ئەبێت چارەسەر بکرێ بەڵام هەندێک مناڵ لە ساڵ بۆ ساڵ و مانگە پێئەگرن کەواتە ئەمە پێگرتنەکەی پێشخستووە دان دەرهاتنەکەی دواکەوتووە باشە دوکتۆرمە لە کوردەواریەکە ڕەنگە دواکەوتنێکی سروشتی بێ بێگومان لە کوردەواریە شتێکی وا هەیە ئەڵێن پێگرتنی پێش قسەکردنی کەوتو یاخود پێشدان دەرهاتنی کەوتو لە زانستی فزیشکی شامە وایە ئەگەر پێ بگرێت زووتر درەنگتر دانیێت یاخود درەنگتر قساکە یاخود بە پێچەوانەوە ڕەنگە مناڵێک دانیشتن و پێگرتن و داندەرهاتن و هەمووی پێشکەوێت ئەمە حاڵەتێکی باشە و دەرارەتەکە لە تون و تۆڵی بەڵام هەر خۆی بۆ خۆی پرۆسەی داندەرهاتن پرۆسەی پێگرتن لە هەندێک خێزانە خاوە ئەمە ناکرێت بکرێتە بیان و بۆچی
ئەگەر مناڵێک تانۆ مانگدانە نیشت بوو ئەمە نیشانەی ئاگادارکەرەوەیە کە نەیتوانی خۆی دانیشێواتە لێرە داد نادانە نیش لە نۆمانگە ئەمە نیشانەی ئاگادارکردن دیارە گرفتیش ئەبێ هیچ نەخێتم لاولایەوە ئەگەر لە ساڵا دارەداری نەکرد ئەمە نیشانەی ئاگادارکەرەوە چکا بێ بیکە ئەگەر لە ساڵ و 3 مانگ بۆ 6 مانگ پێی نەگرت ئەمەش هەر بێ پشکنین کرێ بەشێکی زۆری ئەم حاڵەتانە گرفتن بەشێکی کەمیشیان لە خێزانەکانیانە ئەم دواکەوتنە هەیە بەڵام دواکەوتنەکە چییە؟ ئەو پەڕی 3 مانگێک دوا بکەوێت نەگەوەی 2 ساڵ پێ نەگرت پێ ئێمە هەر بڵێن ئەمە شتێکی ئاساییە بۆیە ئەم بابەتی پێگرتن و داندەراتنە ئەشێ درەنگ و زوو بکەوێت بەڵام عادەتەن لە ساڵ و مانگە مناڵ ئەبێت دانی دەرهاتە بێت خۆ ئەگەر دانی دەرهات دواتر لە ماوەی 3 مانگی داهاتووە دانی تازەی دەرنەهات ئەوە ئەڵێن ئەم مناڵە ڕەنگە گرفتی کەمی ڤیتامین دی و کالسیۆمی هەبێ بۆیە فترێکە وەستاوە پرۆسەکە ئەگەر کە فاسی ڤیتامین دیشی بۆ کردبێت 33 بێسێکێک لەو پرسیارە ناوە هەڵە مناڵەکەم ساڵی تەواو کردو هەردوو دانی خوارەوەی هاتووە پێشی نەگرتووە بەس چەند چرکەیەک ئەوەستێ ینی دۆزێک ئەوەستێ فاسی ڤیتامین دیشم بۆ کردو 33 بووە کێشەی هەیە کاگاری خۆی بابەتێکی حەزەکەم زۆر بەڕوونی باسی بکەم پشکنینی ئێسکەنەرمە بریتی نیە لە پشکنینی ڤیتامین دی بەتەنیا زیاد لە پێنج پشکنینە ئەنجا بابەتێکی تریش هەیە هەندێک دایک و باوک بەڕاستی پرسیارەکەن لە کۆمنت و لەم شتانە ئەرێ ئەو فەحسانە چییە بۆی بکەم تۆ نابێ فەحسکەی دکتۆرە بێ فەحسکە چکە کە ئێمە بینین ئەگەر پێویستکە لە بری فەحسێک پێنجی بوێ هەر پێنجێ بێ بۆ بکرێ ئەگەر بینیمان و زانیمان وەزعی باشەی چی بۆ ناکەین بۆیە زۆر جا ڕەنگە ڤیتامین دیەکە نۆرمەڵ بێ بەڵام پشکنینەکانی تری ئێسکەنەرمە گرفتیان تیابێ کە ئەوە دەلالەتە لەوەی سەرچاوی پێویستی کالیسیۆم لە جسمی مناڵەکانی ڤیتامین دی لە 32 33 لە لیمیتی هەرە خوارەوەی نۆرمەڵایە واتە ئاستێکی زۆر باش نییە بۆ ئەوەی گەشەیەکی پتەوی ئێسک دروستکات باش دکتۆر ئەو مناڵانەی کە بۆ نمونە شیری دایکیانە خۆنتە دەبێت ڤیتامین دی وەرگن 100% ئەی ئەوانی کە شیری قوتو ئەخۆن ئەوانیش ئەبێت هەر ڤیتامین دی وەرگن بۆ چوونەکەیڵە ئەم شیرە قوتووە ڕەنگە هەموو ڤیتامینەکانی تیاابێت پێویست ناکامن ڤیتامین دی بەمێت تۆ بۆ چوونت چییە کۆمنتە چێ لە سەرم قسانە خۆی ئەگەر مناڵێکیش ڤیتامین دی ببوورە وەرنەگرت بێ چانسی توشبوونی بە ئێسکەنەرمە زۆر زیاترە بێت لە چاو مناڵەکانی ترە بێگومان ئەو مناڵێک کە ڤیتامین دی وەرنەگرێت چانسی توشبوونی بە ئێسکەنەرمە زۆر زیاتر لە چاو مناڵی ئاساییە ئەمە یەک دووەمینیش ئەگەر مناڵێک ڕۆژانە بەرەو ژوور لە 25 ڕقم شیر بخوات لە 6 مانگی سەرەتایە ئەشێ بڕی پێویست ڤیتامین دی وەرگرێ بەڵام ئێوە بەڕێستان نزانن کە لێرە ناوە ئەم شیرە دەرەکەوێ بە کەڵگنایە ئەمە لە پشکنینا دەرناچێ بۆیە قسەی من ئەوەیە ڕۆژێکیش بێ لەگەڵ شیرە قوتووەکە بیرێت بە حەدێکی نۆرمەڵ تەمان نەک زیاوکەم 400یەکەی بیرێتێ 400یەکە بەپێی ئەم کۆمپانیایی کە دروستی کرۆ ڕەنگە قەترێ بێ بەپێی ئەویتر ڕەنگە 5 قەترە بێ بۆیە تۆ کە ئەچیت لە دەرمانخانەیە گۆریەکری بڵێ مناڵەکەم خوار ساڵە بێ زەحمەت چەند قەتری بەمێت لەم نەوە ئەم نەوە کە سبەی نامێنێت نەوەی شترە کڕیتەوە ڕەنگە یەکەکەش فەرقی هەبێت ئەمە گرنگە کەواتە پێشنیاری من بۆ دایکان و باوکانەوەیە ئەگەر مناڵەکە شیری قوتووەخوا باشترە وەریگرێ ئەگەر هەموو ڕۆژە چیش نەبێت باش قەوسی قاچەکان پەیوەندی بە ئێسکەنەرمەوە هەیە ئێستا خاتونێک پرسیاری کردووە گلەیەکی ناکەم وڵە دوو پرسیارم کردو لە پەیجەکە جوابێن ناومەوە ئەوە لێرە گلەیەکی تۆ گەێنم ئەڵە مناڵەکەم تەمەنی ساڵێک و دەمانگە نانخواردنی زۆر باشە بەڵام زۆر بە کەمی کێشی زیاکات ئێستا خۆی 10 کیلۆیە باڵای 74 سانتیمە بەپێی تەمەنی کێش و باڵای کەمە ساڵ و دەمانگ بەڵام ڕۆژانە 4 جار خۆی پیسەکات لە مناڵیەوە هیچ یەک ناخوات حساسێتی بە شیر هەیە بەڵام کێشێک لە قاچەکانی هەیە قاچەکانی قەوسن قەوسی قاچەکان هۆکارە بۆ درێژ نەبوونی من زیایشەکەم نیشانەیە بۆ ئێسکەنەرمی قەوسی قاچ پشکنینێکەیە کە ئەوها ئەژنۆی مناڵەکە بنووسین بەیەکە و بە ئاسانی بیرێ لەیەک ئەمە دەلالەتە لەوەی کە ئەم قەوسی قاچە حاڵەتێکی ئاسیا و فیسیۆلۆجیە و لەگەڵ کاتا باشە بێ خۆگەر قەوسی قاچەکە کەوانەیەکی زۆر وازەح بێ نەتوانی بە ئاسانی ئەژنۆکانی بیتەوە لەیەک ئەمە کو پشکنینێکی ماڵە بێگومان لەگەر ناپشکنی زۆر وردیەوێت ئەمە گەر ئەژنۆکانی نەیرێتەوە لەیەک بە ئاسانی و لە ڕۆشنا زۆر لارە لارکە وەکو ڕۆیشتنی ئەها قاز و مراوی ئۆمانە ئەمە دەلاتە لەوەی کە ڕەنگە ئێسکەنەرمە بێ ئەگەرە مناڵکارە بۆی کە درێژ نەبێ باڵای بەڵێ بێگومان یەکێک لە نیشانە هەرە سەرەکیەکان کە لە مناڵە دروستە بێت لە کەمی ڤیتامین دی بریتێ لە کەمبوونەوەی گەشە چکە خۆی بۆ خۆی
قەوز بوونەوەی قاچ باڵاکەمەکاتەوە بێگومان. کە ئەو ڤیتامین دیە بڕی پێویست وەرگێ و قاچەکە ڕێک بێتەوە باڵاکەش بەرزتر زۆر دەرەکەوێت. ئاری پرسیارتر نەما نافەرمو من پرسیاری خۆم نەما پرسیاری خەڵکەکەم. پرسیاری هەموو خەڵکی کردنی پرسیارکی دکتۆر چارەسەری پێویست چییە بۆ ئێسکەنەرمە و هەروەها چەند کاتی پێویستە ئایتر بە تەواوەتی ئەم مناڵەی تر لەم بارودۆخی ئێسکەنەرمەیە دەرەچێ خود بەردەوامە بێ لەگەڵ ئەگەر چارەسەری ژۆر بێ خۆی ئەو پرسیاران زۆر گرنگ بوو کە ئارە و بارودۆخە دەرەچیاننا ئەگەر مناڵ لە ساڵی یەکەم و دومی تەمەنیا چارەسەری پێویست بۆ ئێسکەنەرمە وەرنەگرێت و قاچی بە تەواوی قەوز بێت و دەق بگرێت ئەمە ڕەنگە لە داهاتوە پێویست بە نەشتەرگەریش بکە بۆی ئەم قاچە ڕێک بکرێتەوە بۆی من تکا لە دایکان و باوکانی بەڕێزەکەم ئەم نیشانە سەرەتاییانی کە باسمان کرد ئەگەر هەیەی مشورێکی بخۆن کە لە سەرەتاوە مناڵە دایکە بە ڤیتامین دیکی بۆ وەربگرن ئەوە زۆر شتی ئاسانە خۆتان ئەتوان بیکەن لە هەموو نەخۆشخانەکانە بە خۆشحاڵیەوە بەشی ئەوەندە پزیشکی پسپۆرمان هەیە کە بتوان ئەو شتە سادانە بە ئاسانی تێپەڕێن و قەتری پێویست دابنێن بۆ مناڵەکان. ئەگەر مناڵێک لە سەرەتایە چارەسەری پێویست وەرگێ بێگومان خۆناغی چارەسەرەکە نزیکەی 2 بۆ 3 مانگی شێوێ دوایەوە هەڵسەنگانی بۆ کرێتەوە هەم لە ڕێ پشکنینەوە هەم لە ڕێی بینینی مناڵەکەەوە. باشە هەندێک جار قەوسی قاچەکە 6 مانگ و بەرەو ژوور تا ساڵ و زیاتری شێوێت تاوەردەوەردە ڕێکە بێتەوە. ئەمانە دەرمانن دکتۆر کە ئەدرێ بە مناڵەکەیان لە ڕێگای چارەسەری سروشتی و ئەوانەشە زیاتر ڤیتامین دی و کالیسیۆم ئەیرێت ئەگەر لە سەرەتای حاڵەتەکە بێ ئەگەر نا ڕەنگە هەندێک چارەسەری سروشتی و ئەوانەشی بێت بەڵام بەگشتی پرۆسەکە 3 مانگێکە خایانێت لە دوای ئەو پشکنینی بۆ کرێتەوە ڕەنگە ڤیتامین دی و کالیسیۆم لە لەشی مناڵەکان نۆرمەڵ بوو بێتەوە بەڵام ئەو ئاسەوارەی کە هەبووە لەسەر قاچ و دەست و ئەوانەی مناڵەکە بۆ ماوەیەکی درێژ خایەنتر بمێنێتەوە. هیوادارم وەڵامی زۆرینیمان نابێتەوە بەڵامێک پرسیاری ژەیە مناڵەکەی تەمەنی 8 مانگە ئێستان ئێسکەنەرمەی تێڵی ڕێژەکەی 7.1 ڕێژەی هەیە ئێسکەنەرمە ئەوەی چێکە لەو پشکنینانەی کە بەوازانرێ کراوە بۆی ئەمە بێگومان لەبەر لایەنە ئابوووریەکە با بڵین خۆی وەکو بە بەڕێستان و تقریبان 5 پشکنینێکە بێ بکرێ یەکێک ڤیتامین دیەکەیکی ئەمیترەکەیکی ئەویترەکە بەڵام باشترە وەکو پاکێجێک هەر هەمووی بکرایە. ڕێژەی فۆسفۆرەس ئەوەی کە لە لەشا پێوراوە حوتە ئەوەندەش بەرز نییە کە جێی گومان بێ هەندێک مناڵ بە تەبیعەت تۆزێک بەرزە بێتەوە ئەو ڕێژەیە تیاناوێتەوە جێگەی خۆی ئێسکەنەرمە گرنگترین شت بۆی ئەوەیە کە نیشانەی هەبێت ئاراکردنەوە و ئەوەی کاڵێ دەست و پێی دایم ئاراقەکاتەوە ئەوەی کاڵێش لە ئەوەی کاڵێ هەر ئەڕوا و ئەکەوێ بەعزا ئەمانە نیشانەی زۆر زەقن دەستەکانە خۆش بێت زۆر سوپاس وازام ئەوەی کە سیرمان کرد پەیوەندی بەم بابەتەوە بکردمان ئاشناخان وتوێتی هیوادارم ئەگەر بتوانە لینکی بەرنامەکە لە پەیجەکەشتا دابنێ بۆی وەڵامەکان وەرگرتنەوە ئینشاءالله ئەوەی کە نەیبینی دەست خۆش بێ دکتۆر گیان خۆشحاڵ بن کە بۆ لەگەڵمانە بووی زۆر سوپاس ماندوومان کردی سپاس بۆ تۆ.